بینەران و بیسەرانی بەڕێز لە هەر شوێنێکن سڵاوتان لێبێت. من کامەران حاج عومەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم. باسی ڕۆژ ئەم ڕۆژ دوو تەوەر شرۆڤە دەکات. تەوەرێکمان تایبەت دەبێت بە جمجۆڵی ئێستای وڵاتانی هەرێمی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەت تورکیا، کۆماری ئیسلامی ئێران، سووریا، تەنانەت رووسیا. دەگوترێت لە ئێستادا پیلانێک هەیە لە دژی کورد. داهاتووی کورد لەم گۆڕانکاریانە لەم هەوڵە دیبلۆماسیانەی کە ئێستا لە ئارادەن بەرەو کوێ دەگات. ئایا مەترسی جددی هەیە لەسەر باشووری کوردستان لە کاتێکدا باز لە سربەخۆیی و ریفراندۆم دەکرێت لەسەر ڕۆژئاوای کوردستان چۆن؟ بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە دکتۆر مەحموود عوسمان سیاسەتمەداری ناوداری کورد بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت. دکتۆر بەخێر بێت بۆ کوردستان 24. پێم باشە لەوە دەست پێ بکەم ئایا ئەو مەترسیانەی کە ئێستا باسی لەوە دەکرێت وەک دەزانرێت لە ماوەی ڕابردوودا جموجۆڵێکی زۆری دیبلۆماسی لە نێوان وڵاتانی هەرێمی لە ئارادا بوون. ئایا مەترسیەکان جددین؟ بەڵێ شەو باش بۆ ئێوە بۆ هەموو بینەران پێشەکی. من هەست دەکەم شخصی چونکە لە کۆنیشا زۆر لۆن و عەشتانەمان دیوە. بەڵێ مەترسیەکان من بە جددیان نەزانم و جموجۆڵەکە زیاتر لەلایەن تورکیا و ئێرانەوەیە بەڕاستی و ئەم مەترسیانە زیاتر پێیا بۆ لەو کاتەوە کە کورد باسی ڕفراندەم و سربەخۆیی و ئەمانە ئەکا و لە عینی وەختیشە ئەم کێشانە لایەن تورکیاوە زۆر مەبەستە بۆ ڕۆژئاوا چونکە تورکیا بە ئاشکرا هەڵێک ئەوان دژی ئەو وەزعان کە لە ڕۆژئاوا بۆ بەرتابەتی پاشەوەی شاری منبەج گیرایەوە هەر بە تەواوی ئەوان تێکچوون بە دەرەجەیە کە بە پەلەپەل لەگەڵ سووریا یانەوێ ڕێبکەونەوە بیستم ئیمڕۆ نازام ئیمڕۆیان دوێنێ لە ئەعلام دیم کە گوایە سەرۆکی میت چووە لەگەڵ لێپرساوانی مخابراتی دیمەشق کۆبۆتەوە جێگری سەرۆکی میت نازام عەلا ئەی حال یعنی شتێکی زۆر بە پەلەپەل خەریکەوە ئەڵێ باسی ڕۆژئاوا کراوە لەوێ. یعنی هەردوو لا دیتان ئەو هێرشانەی سووریەش بۆ ساحەزەکە ئەو شەڕی کە ئێستا لەوێ هەیە و لە عینی وەختە عێراقیش کە شتێکە ممکنە زۆر ڕاستەوخۆ هینی نەبێ بە پەلەپەل دیتان چۆن عێراق داوا کە پێشمەرگە لەو شوێنانە بکشێنەوە کە گرتویانە مالعلم پێشمەرگە لە داعش ڕزگاری کردووە پێشمەرگە ئەچێ بەرەو مووسڵ پێشمەرگە ئەچێ یارمەتی حکوومەتی عێراقدا لە مووسڵ یعنی حتا عێراقیش تا ڕادەیە تێکەڵاو بە ئیشەکە کراوە چونکە عێراق لەسەر خەتی ئێران و سووریایە کە رووسیا طبعاً پشتیوانیانەکە لەبەرەوە من قەنەعەتم وایە ئەمە هەوڵێکی زۆر خراپە زۆر جددیە و ئەم دەوڵەتانە ئەیانە بێ جارێکی تر دەوری کێشەی کورد بگرن و نەهێڵین کێشەکە گەورە بێ و نەهێڵم بەرەو ڕفراندەم و سربەخۆی ئەو شتانە بڕوە و لە عینی وەختیشا فرسەتی ئەویان هێناوە کە کورد بینی خۆشیان یەکگرتوونین ئێوە ئەبینن ڕۆژاوا پەیدە لەلایەکە و ئەنەکەسە لایەک لە باشوور ئەمە حیزبەکان وەکو یەکگرتوونین و لە باکوور کێشە هەیە لە بینی پەکەکە و لە بینی حیزبەکانی باشوور کێشە ئەمە هەمووی کێشەن ئەم شتانە یعنی سوودیان لەو ناکۆکیانەش وەرگرتووە لەبەرەوە من قەنەعەتم وایە پێویستە لەم زروفا کوردیە گرتوو بێ و بجوڵێ بە هەموو لایەکە و رووسیا و ئەمریکا مەسئولیەتیان هەیە بەرامبەر ئەم وەزعە پێویستە لۆبی لەگەڵ ئەوانش بکرێ بۆ ئەوەی جارێکی کە ئەوی کە لە کۆنا بەرامبەر کوڕ ڕوویداوە ڕوونەداتەوە و نەتوانن ئەوی ئەیانەوێ بەرامبەر کورد بیکەن تەبعاً ئومێدەوارین کەوا بەو شێوەیە بێەوە یەکگرتن ببێ ئەمە هانی حیزبە کوردەکان بدا چ لەسەر ئاستی باشوور چ ئاستی نەتەوە یەکگرتوو بنیان. بەڵێ ئەگەر تەمەشای نێوماڵی کورد بکەیت دکتۆر وەک دەزانرێتن ینی پارتی دموکراتی کوردستان بە شێوەیەک لە شێوەکان لە تورکیا نزیکە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی کرێکارانی کوردستان کە یەپەگەش دەخرێتە سەر باڵی ئەو لە کۆماری ئیسلامی ئێرانەوە نزیکن. چوا دەکات کە لە کاتێکدا کورد
لە هەردوو بەرەدا نزیکن و تەنانەت تا ڕادەیەکی زۆر وەکو باسی لێوە دەکرێت بەرژەوەندی ئەوانیش دەپارێزرێتن لە ناوچەکە. بۆچی ئێستا هەردوو وڵات بیر لەوە دەکەنەوە کە بە جددی دەبێ بەرامبەر کورد بوەستنەوە؟ ڕاستە ئەو نزیکیە هەیە، ینی قسمێکی لەبەر جوغرافیەیە خۆ دەزانی تاسیری هەیە و قسمێکیشی ناحی سیاسی و بەرژەوەندی ئابووری و ئەم شتانەیە. بەڵام ئەوان ئەو دوو دەوڵەتە مەبەستیانەوەیە کەوا ئەو کێشەی کوردە نەچێتە پێشەوە، بمێنێتەوەکو ئەو دوو بەشە، بەشێ لەولا بەشێ لەولا، و ئەو فکرەی کە هەیەە بڵێن ڕیفراندەمەکەن و بەرە و مافی چارەنوژە ڕۆن نێتە دی، ینی گرنگە لای ئەوان، چونکە ئەبێ ئەوە نەش بزانین ئەم هەوڵ و کۆشەشەی کە تورکیا و ئێرانەی دەن، طبعاً سووریاشی تێکەوتووە، چون تورکیا لەگەڵ سووریا ڕێکەوتوێتەوە. ئێستا ئاڵێ مانیعمان نییە بەشار ئەسەد لە چارەسەری کاتی لە سووریا بەشدار بێ، ینی جاران دژی ئەوە بوون دانوژە بێ بڕوخێ طبعاً، و ئێرانیش تاسی لە عێراقەیە، یعنی عێراقیش لە ئیشەکە بە شێوەیەەکە. حتا من پێش دوو ڕۆژ گوێم لێ بۆ حەسەن نەسڕڵڵا کە ڕئیسی حیزب وڵای لوبنانە هێرشێکی زۆر توندی کردە سەر کورد، سەر هەولێر و کورد و دژایەتی هەموو ئەو واقعی کوردی و کە ئێمە لەگەڵ ئەمریکاین و داعش دژی ئێمە نییە و لەو قسانەی کە هیچی ئەساسی نییە تەبان، ینی حتا ئەوان نەشتا حدێ تێکەڵی ئەم ئیشە بوون. لەبەرەوە من قەنەعەتم وایەشێکی گەورەیە و ڕووسیش تا حدێ لەگەڵ ئێران و سووریا و عێراق ئەڕوا، نازانم تا چه حدێ دژی کورد چیەکە، چونکە پەیوەندی هەیە لەگەڵ بەعزێ لایەنی کوردی. ئەمریکاش مەسئولیەتی هەیە سەر لەو مەسئولیەت چی ئەکا؟ هەموو عالەمەزانیە کورد چاکترین هێز بووە کە شەڕی داعشی کردووە، شەڕی تێرۆری جیهانی کردووە، ئەوەی کە پێشمەرگە قارەمانانە کردویانەوە، ئەوی شەڕوانان کردویانە، هیچ لایەنێکی کە نەی کردووە. لەبەرەوە ئەبێ پاداشتیان بدێتەوە، دەبێت پشتیوانی بکرێن، نەک بەم شێوەیە دیسان پلانگێڕی دژیان و ئەم دەوڵەتانە پلان بگێڕن و جیهانیش یعنی نێونەتەوەیش ڕێیان لێ نەگرن. بەڵێ دکتۆر، وەکو دەزاندرێتن ینی گەمەکەری هەرە سەرەکی لە تەواوی دنیادا ئەمریکایە، ئەمریکا و هاوپەیمانەکانی لە کاتێکدا ینی هەموو کەسێک دەزانێتن کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەت سووریا، عێراق، بەرژەوەندی وڵاتانی هەرێمی لە ناوچەکەدا هەیە، بێجگە لە تورکیا و لە ئێران دیارە رووسیا و ئەمریکاش بەرژەوەندیان لەو ناوچانەدا هەیە. ئەمریکا پێتان وایە دەستەوەستان بوەستێت سەیری سیاسەتی تورکیا و کۆماری ئیسلامی ئێران بکات کە چۆن شەترەنجەکە دەکەن، یاریەکە دەکەن، بێ هەڵوێست دەبێت ئەمریکا؟ وەڵا دەبێت بزانین، دەبێت ئێستا تۆپەکە ئەکەوێتە یاریکای ئەمریکا، بزانین چییەکە ئەمریکا. طبعاً لە کۆنا ئەمریکا تا ڕادەیەک زۆر جار دەستی لە کورد بەرداوە لە زۆر شوێن، بەڵام ئایا ئەم جارەیان هەمان ش دەبێ، چونکە لەگەڵ کووردە ئێستا هاو شەریکن لە شەڕە لە هەموو شتێکا دژی داعش کە تێرۆریستێکی جیهانیە. ئایا ئەم جارەش جارێکی تر ئەوان تورکیا و ئێران و ئەو دەوڵەتانە ئەکەن بە ئەساس و بەرژەوەندیان لەگەڵ ئەوانە بێ و تورک کورد بەجێڵن؟ ومێدەبارم وان نەبێ، بەڵام کوردیژە بێ زۆر بەڕوونی بە یەکگرتووی هەوڵی لۆبی بدەن لەگەڵ وڵاتانە، قسەی تیا بکەن، باسی ئەم وەزع بکەن لەگەڵ ئەمریکا، لەگەڵ ڕووس، لەگەڵ ئەوروپا، چونکە مۆزعێکی جددیە و ئەمریکاش لەسەر مەحەکە هێستا بزانین بە چ لایەکە ئەڕوا، بە چ شێوەیە گەڕوا و چۆنە بێ بەتابەتی لەگەڵ تورکیا لەسەر کێشەی زۆرە، لەگەڵ ئێرانیش کێشەی حەل نەبووە. ئایا ماوەدا ئەم دەوڵەتانە بە کەیفی خۆیان ئەم پلانانە بجێڕن و لەسەر حسابی کورد و دژی کورد و بێدەنگە بێ یاخود هەڵویستێکی هەبێ؟ ومێدەوارین کەوا هەڵویستێکیان هەبێ بگونجێ لەگەڵ ئەو قسانەی کە تا ئێستا کردویانە و پەیوەندیان هەیە لەگەڵ لایەنی کوردستانی وەکو کۆن نییە بڵین وەکو 75 و وەختی تریان. بەڵێ دیارە حەسەن عەلەوی کەسایەتێکی سیاسی دیاری عێراقیە، ماوەیەک بەر لە ئێستا لە دیدارێکی لەگەڵ کوردستان 24
باسی لەوە کرد کە دەبێت کورد هۆشیاری ئەوەی هەبێت کە دەرفەتێکی بۆ هاتۆتە ئاراوە و هیچ لە تورکیا و لە کۆماری ئیسلامی ئێران توانای ئەوە نییە دەستکاری نێوماڵی کورد یاخود دزە بکەنە نێو هەرێمی کوردستان بە شێوەیەک لە شێوەکان لە ڕووی داگیرکاریەوە. ئێستا هەرێمی کوردستان بە تایبەت ئەو باسی لێوە دەکرد کە پارێزراوە لەلایەن کۆمەلگەی نێودەوڵەتی و بە تایبەتیش ئەمریکا. حەسەن عەلەوی ڕێک باسی لەوە کرد کە ئەگەر هەر تەیرێک لە ئاسمانی تورکیاوە یاخود ئێرانەوە بێتە نێو هەرێمی کوردستان لەلایەن فڕۆکەکانی ئەمریکاوە دەخرێنە خوارەوە. ئەمە هەتا چەند ڕاستە ئەم بۆ چوونە؟ ئایا هەرێمی کوردستان لەلایەن کۆمەلگەی نێودەوڵەتی پارێزراوە لە هەر هەڕەشەیەکی دەرەکی؟ ناوان نییە قسەی حەسەن عەلەویە و لێکدانەوەی خۆیەتی بەڵوانیەوە ڕۆژانە تورکیا لە سنوورەکان لە دێهاتی کوردستانەدا و خەڵق دەربەدەرەکە ئەمریکایی چی نەوتووە عەکسەوە تەیدیانەکەن و لە عینی وەختیشە ئێرانیش خەڵق لە سێدارە ئەدا کوردی چالاکوان لە سێدارە ئەدا دژایەتی هەمولایەکە ئەوانەی کە دیفاع لە خۆیانەکەن وەکو دیموکرات و حیزبەکانی کە پێیانەڵێ ئەمانە بەکرێگیراون جاسووسن جاسووسی سعودیەن جاسووسی ئەمریکان جاسووسی ئەوانە هیچ ئەمریکا ڕێیەکی نەبووە لەو بارەوە لەبەرەوە من قەناعەتم وایە نییە ئەوی ئەو وتۆتی ومێدەباری نوابێ بەڵام لەوە ناچێ. گرنگ ئەوەیە ئایا لە نەتیجا ئەم دەوڵەتانە بەرژەوەندیەکانیان چۆنە بێ چون ئەم دەوڵەتە وەکو دەوڵەتی جۆک و ئەمریکا بە پێی بەرژەوەندیەکانی ئەژۆڵێتەوە. ئایا بەرژەوەندەکانی لەگە تورکیا ئەبێ و ئەو بەرژەوەندیە کە بەراوردیەکە هی تورکیاکە مهمترە لە کوردی ئێران مهمتر لە کورد ئەوە بەو پێەیە بریایی لێدەن چوە خۆت هەنەزان لە دنیا سیاست ئەنجامەکەی بریتە لە تەرازووی هێز و لە بەرژەوەندی هەموو دەوڵەتێ بەو شێوەیە. ئەم جارە ئەمریکا پەیوەندێکی زۆری لەگەڵ کوردی باشوور هەیە لەگەڵ کوردی ڕۆژاوا هەیە شەڕیان لەگەڵەکە هەموو هاوکاریەکی یەکترەکەن بە پێی هەموو حسابێ دەبێ ئەم جارە فەرقی هەبێ لەگەڵ کۆن و بە هیچ شێوەیە دەستبەرداریان نەبێ لە بەرخاتی تورکیا یا ئێران یا لەبەر ڕێکەوتنیە لەگەڵ رووسیا لێرە و لەوێ ومێدەبارین وابێ بەڵام دیسانە بێت چاوەڕێ بکەین بزانین بەس مهم ئەوەیە لێرە خاڵێکی گرنگەیە کورد خۆی ئەبێ یەکگرتوو بێ وابێ بجوڵێ کورد یعنی لەم وەزعە پێویستی بە لۆبی هەیە لە ئەمریکا قسە لەگە ئەمریکا بکە قسە لەگەڵ ڕووس بکە لەگە ئەوروپا بکە لەگەڵ UN بکە لەگەڵ ئەم دەوڵەتانە قسە بکە بۆ ئەوەی کە بتوانێ لۆبی بکە و پشتیوانیەک بۆ کێسەکەی خۆی بۆ وەزعەکەی خۆی پەیدا بکە و نەهێڵێ ئەو پلانانە سەرکەون نابێ بێدەنگ بێ نابێ ئاوا پەرت و بڵاو بن یەکگرتوو نەبن چونکە یەکگرتوو بن فاکتۆرێکی بەهێزن لە ناوچەکە و ئەتوان ڕۆڵێکی باش بین لە دەرەوە و ناوە. بەڵێ دیارە سەرۆکی هەرێمی کوردستان مەسعود بارزانی لە ماوەی نزیکی داهاتوو بەنیازە سەردانی تورکیا بکات وە قسەی زۆر لەسەر ئەوە دەکرێت کە لەگەڵ جۆ بایدن جێگری سەرۆکی ئەمریکا دیدار و کۆبنەوە لە تورکیا لەگەڵی ساز بکات هەروە دواتر سەردانی یەکێتی ئەوروپا و کۆماری ئیسلامی ئێرانیش دەکات. زۆر جار باز لەوە دەکرێتن ئەم سەردانەی سەرۆکی هەرێمی کوردستان مەسعود بارزانی دوا سەردانە وەکو سەرۆکی هەرێمی کوردستان بۆ ئەو وڵاتانە گفتوگۆ لەبارەی داهاتووی باشووری کوردستان دەکات. پێت وایە باشترین وەڵامدانەوە بۆ ئەو پیلانەی کە ئێستا لە ئارادایە ڕاگەیاندنی دەوڵەتی کوردی بی؟ باشترین وەڵامدانەوە بۆ ئەو پلانانەی کە لە ئاران ئەو پیلانجێڕیەی کە لە ئارادای دژی ئێمە یەکگرتنی هێزەکانە یەکڕیزیە. ئێمە نیمان یەکڕیزی یەکگرتوو نین یەکڕیزیمان نییە نەسە ئاسی نەتەوە نەسە ئاسی باشوور هەمووی پێش سەربەخۆیی پێش ڕفراندەم یەکڕیزیمانەوێ ئەگەر یەکڕیزیەکە نەبێ ناتوانانی ئەو شتانە بکەین. باشترین وەڵامدانەوە چوونی وەفدیش بارزانی ئەچێ بۆ ئێران بۆ تورکیا بۆ بایدنە بینێ هەر کەسێ بینێ پێویستە وەفدێکی لە هەموو لایەک لەگەڵی بێ ئەوانەی کە
لێپرسراون لە وڵاتە چ لە حکوومەت چ لەوانەی لە حیزبەکان و بەیەکەوە لەگەڵ وڵاتانە قسە بکەن. زۆر سوودبەخشە قسەکردن و ئەو زیارەتانە و ئەگەر یەکگرتوو بن و هەموو پشتیوانی یەکتر بکەن دڵنیام هەموو لای حسابە بۆەکە کەس ناتوانێت نادیدە بیگرێ بڵێمە هیچ نییە و ئەهەمیەتی نیێوانە لەبەرەوە خاڵی یەکگرتن خاڵی یەکڕیزی لێرە لە بینی خۆمانە خاڵێکی گرنگە و سەرەتا هەموو شتێکە چونکە ئەگەر ئەوە نەبێ نەئەتوانی وەکو پێویستە ڕێفراندەمێکی سەرکەوتوو بکەین نە سەربەخۆیی نەمافی چارەنووس نە بەرەنگاری ئەو هەموو پلانانەی پیلانانەی کە بەرامبەرمان خەریکن ئەو دەوڵەتانە ئەیجێڕن. بەڵێ دکتۆر تۆ باست لە کێشەی نێوەخۆیی کرد نێوماڵی کورد لە هەرێمی کوردستان بەڵام زۆر کەس بازدەوە دەکاتن ئەو کێشەی نێوەخۆیی کە ئێستا دروست بووە تا ڕادەیەکی زۆر ینی هەندێک کەس پێی وایە کێشەی جددینە بن تەنیا دروستکردنی کێشە بیتن بۆ ئەوەی پرۆسەی سربەخۆیی دوا بخرێتن. تۆ تا چەند لەگەڵ ئەوەی کە بۆ نمونە دەگوترێت لە ئیسرائیل ئەو کاتێک کە ئیسرائیل دامەزرا بڕیاری دامەزراندنی بۆ درا وەکو دەوڵەت پەرلەمان نەبوو بڕیاری پەرلەمانی پێویست نەبوو وە کێشەی نێوەخۆشی یەکجار زۆر بوو. ئایا پێدوایە پێش ئەوەی کە بڕیار بدرێت لەسەر سربەخۆی پێویست بە نێوماڵی کورد دەکاتن یان پرۆژەی سربەخۆی گرنگترە لە نێوماڵی کورد سەرکەوتنی پرۆژەی سربەخۆی؟ بێگومان ئەوانەی کە هەیە ئەو ناکۆیانە دەستکرد نییە وهی ئەوە نییە کە کێشە دروستکە کۆنیشە بووە چەند ساڵێک هاروە بووە پێشەوەی باسی سەربەخۆیش بکرێ و کێشانەمان هەبوو ئێمە ئەمە لەلایە لایەکی کەوە بەراورد لەگەڵ ئیسرائیل ناکرێت چۆ ئیسرائیل وەختێک کە سەربەخۆیی ئەلان کرد ئەمریکا یەکسەر تەیدی کرد رووسیا پاش ماوەیەکی زۆر کورت تەیدی کرد سۆڤێت مەبەسم دنیا تەیدی کرد جیاوازە لەوەی ئێمە هیچ زمانێکمان نییە کە ئەگەر سەربەخۆیی ئەلانکەی ئەمریکا تەیدی بکە و ڕووس تەیدی بکە بەعکسەوە ئێستا ئەمریکا و ڕووس ترسی ئەومانەیە کە لەگەڵ ئەوانە بن کە پیلان زدی ئێمە ئەجێڕن لەبەرەوە بەراورد لەگەڵ ئیسرائیل ناکرێ و ئێمەش ئەو لۆبێ بەهێزەی ئیسرائیلمان نییە لە ئەمریکا تا ڕۆڵی خۆی ببینێ لەبەرەوە بەڕێئی من بوونی یەکڕیزی بۆ ئەوەی ڕێکەبین لەسەر ئەو شتانەی کە ئەمانەوە بیکەین و بۆ ئەوەی مافی چارەنووسی خۆمان بێنینە پێشەوە کە حەقی خۆمانە ئەو مافی چارەنووسە وەکو نەتەوەیەک وەکو میلەتێ زۆر گرنگە و ئەبێ هەوڵی بۆ بدەین هەوڵێکی جددی و هەوڵێکی بەپەلە چۆن ئەوانەی کە نەیاری کوردن ێستا بەپەلە خەریکن لە بینی خۆیانە کۆبنەوە و ڕێکەون و زۆر بەپەلە ئێمەژە بێ بەپەلە خەریکی ئیشەکانی خۆمان بین و دوای نەخەین وەقت لە ساڵحی ئێمە نییە وەقت تێپەڕاندن ئێمە زیاتر زەیلەکەین. بەڵێ دکتۆر وەکو دەبینرێتن ئێستا ینی ساڵی 75 نییە و پێگەی هەرێمی کوردستان بە شێوەک لە شێوەکان گۆڕانکاری زۆری تێدا دروست بووە زیاتر لە 28 کنسولگەری وڵاتان لە نێو هەرێمی کوردستانن پرسیار لێرەدا ئەوەیە ئایا کورد یاری پێکەرە وەکو ساڵی 75 کە یاری بە کورد کرا یاخود یاریکەری سەرەکیە لەوەی کە ئێستا ڕوودەدات لە ناوچەکەدا؟ کورد یاریکەرە یاری پێکەر نییە وەکو 75 چونکە 75 وەزعەتانەزانی هەموو ئیشەکانی ئەم بدە شای ئێران بوو حتا ئەو هاتنی ئەمریکا بۆ یارمەتی کورد بە قسەی شابوو ئیسرائیل دەوری هەبوو لە مەسەلەی کووردا بە قسەی شابوو وەشا بریاریەدا و هەموو شتێ نەهێنی بوو. ئێستا وەزع زۆر گۆڕاوە کورد پەیوەندی لەگە هەموو دنیا هەیە شتەکە جیاوازە یاری پێکەر نییە یاریکەرە بەڵام ئەبێ بە یاریکەرێکی سەرکەوتوو ئەگەر یەکگرتوو بێت ئەگەر لە ئاستی نەتەوە و لە ئاستی باشوور یەکگرتوو بێ لە بینی خۆیان ئەبێ بە یاریکەرێکی سەرەکی بەڵام ئەگەر یەکگرتوو نەبێ یاریکەرێکە بێ بەڵام یاریکەرێکی لاوازە بێ و یاریکەری بەهێزتر ئەو هەیە لە ناوچەکە و ممکنە لەو گۆڕانکاریانێک کە ڕوەدەن زۆر سوود وەرنەگرێت چونکە یاریکەرێکی لاوازە بێت. باشە بەڕێستان زۆر تاکید لەوە دەکەنەوە کە کورد دەبێ یەکگرتوو بێ بەڵام ئەوەی کە دەبیندرێ لە ئەرزی واقعدا دکتۆر مەحموود عوسمان
لە ڕۆژ ئاوا وەکو دەبینرێتن ینی یەکتر قبولکردن نییە تاوەکو ئێستا ئەنە کەسە و پێشمەرگەکانی ڕۆژاوە لە ڕۆژاوە قبول ناکرێتن بەرگری لەو ناوچەیە بکاتن لە کاتێکدا هەڕەشەیەکی جددی لە حەسەکە هەیە لە باشووری کوردستان وەکو دەبینرێتن دوو ئیدارەی زەقا و تاوەکو ئێستا هیچ حزبێک سازشی لەگەڵ یەکتر نەکردووە تەنانەت ئەو دانوستانانەی کە لە نێو حزبەکانیشدان ینی خەڵکی کوردستان بە باشی لی ئاگادار نییە کە چۆن سازان دەکرێت و چۆن دانوستان دەکرێت لە باکووری کوردستانیش بە هەمان شێوە یەک دەنگەیە یەک ڕەنکەیە ینی فرەیی نییە پێت وایە بەڕێستان وەکو سیاست مەدارێکی دیار وەکو سەرکردەیەک ئەمە بۆچی دەگەڕێنیتەوە هۆکار چییە کە کورد لە هەر شوێنێک بوونی هەبێتن ناتوانێت ینی یەکگرتوو بێتن ناتوانانی خیتابێکی یەکگرتووی هەبێت بەرامبەر بە بەرامبەرەکەی خۆی هۆکارەکەی ئەوەیە کەوا ئێمە بەڕاستی بەرژەوەندی میلەتەکە نەچەسپاوەکو بەرژەوەندی خەریکی حیزبایەتی تەسکی حیزبێ لێرە حیزبێ لەوێ بەرژەوەندی حیزبی لە زۆر جارە ئەخرێتە پێش بەرژەوەندی میلەتەکە ئەگەر بە قسە جوانەڵێن ئەمەلی وایە حتا بەعزێ جار ناکۆکی شەخصیش تاسیرێکی زۆری هەیە و لەبەرەوە بەڕێی من یەکتری قوبڵ نەکردنیش ئێستا ئەوانەی ئەوەی کە لە ڕۆژاوا هەیە ئەنە کەسە و لەوێ لا ئەبرێن یا ئەگیرێن یا دەرەکەێنەوە قوبڵ نییە نابێ پەیەدەوا بکە پەیەدا ئەگەر بیەوێ لەوێ سەرکەوتوو بێ دەبێ ئەوان و ئەنە کەسە و هەرچی لەوێن هەموو بەیەکەوە هاوکار بن فەرمەوە ئێستا تووشی شەڕ بوون لەگە سووریا ممکنە دوو ڕۆژی کە تووش شەڕ بوون لەگە تورکیا نابێ بە تەنها بن بێ هەموو بەیەکەوە بن بەیەکەوە بچنە جنێڤ بەیەکەوە لەملا بن لە عینی وەختا ئێمەش عینی شت دەبێت دژی دوو ئیدارەی بین و هاوکار بین بۆ ئەوەی بەیەکەوە چوارچێوەیە دروستکەین شتێ دروستکەین وەکو بەرەی کوردستانی کۆن ئێمە کۆن بەرەی کوردستانیمان هەبوو هەموو حیزبەکانی تیا بوون بەڕەغمی ئەوەی تووشی نەکسەش بووین لە هەشتاوەش و هەمومان دەربە دەربووین بەڵام دیسان تا حدێکی مجوڵەکە بوو نەمان هێش نەکسەکە زۆر تاسیرمان تێ بکە وەزعێکی تر دروست بوو پەیوەندیمان لەگە هەموو لایەکە کرد لە عینی وەختیشا بەڕێی من لە باکووریش باکووری کوردستان دەبێ هەوڵ بن هاوکار بن هەموو کەسێ بەشداری پێ بکرێ چووک بەیە گەورە و نەهێڵن شەڕیش بکەوێتە ناو شارەکان چونکە شەرکە کەوتە ناو شارەکان ڕژێمەکان زیاتر ئیسفادەی لەکەن دەبێت بە هاوکاری بە تەفاهم چەند مەجالی شەبێ هەر کوردێ لە هەر وڵاتێ توانی یعنی مەجای بۆ پەیابوو بۆ دایلۆگ بۆ مفاوەزات بۆ گفتوگۆ بیکات چونکە من ڕێی من وایە کورد هەمیشە دەبێ ئاشتی خواز بێ و هیچ وەختێ ڕەفزی گفتوگۆ و ڕەفزی حیوار نەکە بەڵام بەرەو ئاماجەکانی خۆشی بڕوا کە مافی چارە نووسە وەکو نەتەوەیەک و هیچی فەرق نییە لەگەن نەتەوەی تر و حەقی خۆیەتی مافی چارە نووس و دەوڵەت و هەموو شتێکی هەبێ وەکو نەتەوەکانی تر ئەمانەیە ئەو بناغانەیە و ئەبێ کۆمەلگایەکی سیڤیلیش دروستکەین لەو کۆمەلگایە بتوانین سەربەستیەکان بپارێزین ئازادیەکان بپارێزین بتوانین دیموکراسی بین ئاشتی خواز بین و دادپەروەری کۆمەڵایەتی هەبێ لەوە چوە ئەوەش گرنگە بۆ ئەوی لە عالەمی دەرەوە زیاتر پشتیوانیمان بکەن مەسەلا هەر شەڕ نییە شەر نییە تۆ هەر بە شەڕ ناسرابی ئەوەش گرنگە کە بتوانی کۆمەلگایەکی سیڤیلی دادپەروەری دیموکراتی ئازاد دروستکەی لەو ناوچەیە کە دەسەڵاتت هەیە. بەڵێ بەڕێز دکتۆر مەحموود عوسمان ئەمە دوا پرسیارم دەبێت ئەگەر بە کورتی وەڵامم دەیتەوە زۆر سوپاست دەکەین بەو پێی کە جەنابتان خاوەن تەجروبەیەکی زۆرن ئایندەی باشووری کوردستان ڕۆژاوای کوردستان چۆن دەبینن پێتان وایە دەتوانن خەونی گەورەی کورد بەدەست بهێنن و پێگەی کورد لە ناوچەکە بەهێزتر بکەن یان بە پێچاوانەوە دەگەڕینەوە بۆ دۆخی جارە. ئێمڕۆ کێشەی کورد لە دنیا دەرکەوتووە هەمووی ناسراوە ناوبانگی هەیە ئەو شەڕەی پێشمەرگە قارەمانەکان کردویانە ئەویکەن و شەڕوانانێکن و لە هەموو شوێنێ ئەوەی کە بەرامبەر داعش کراوە و کورد کردوەتی و لە هەموو لایە زیاتر ڕۆڵی خۆی دیوە ئەفسانەی داعشی شکانوە ئەمە سومعەیەکی زۆر گەورەی بۆ کورد دروست کردووە کێشەکەمان چۆتە پێش ئێستا ناسراوە
لە باشوور زۆر ناسراوە، لە ڕۆژاوا ئەناسرێ وردە وردە، لە باکوور ناسراوە، حتا لە کوردستانی ڕۆژهەڵاتیش وردە وردە جموجۆڵ هەیە، خەبات هەیە کە زیاتر ئەناسرێ. ئەمە هەمووی هەیە. ئەگەر ئێمە خۆمان بزانین چۆن بە پەیمانێکی استراتیژی کار بکەین، بە یەکەوە کار بکەین لە چوارچێوەی بەرەیەکدا، لە چوارچێوەی یەکگرتنێکی نەتەوەیی یا یەکگرتنێکی هەر پارچە بەجیا، ئەوە ئەتوانین زۆر ڕۆڵمان هەبێ و ناگەڕێنەوە بۆ دواوە، بەرەو پێشەوە چین بۆ وەزعێکی تازە دروستە بێ و ناتوان زەفەرمان پێبەرن. بەڵام ئەگەر یەکگرتوو نەبین و هەر پارچەیە بەجیا و لە هەر پارچەیەکیشە ناکۆکی حیزبەکان هەبێ، وا بزانم ئەنجامی وەزعەکەمان باش نابێت. بەڵێ دکتۆر مەحموود عوسمان، سیاسەتمەداری ناوداری کورد، زۆر زۆر سوپاست دەکەین کە لەگەڵمان بەشدار بووین. زۆر سپاس کاکە، سەرکەوتوو. بەڵێ بەڕێزانم، ئێستاش دەچینە ناوبڕێک و دواتریش تەوەری دووەمی باسی ڕۆژ دەکەینەوە. بینەران و بیسەرانی بەڕێز، جارێکی دیکە سڵاوتان لێبێت. تەوەری دووەمی باسی ڕۆژ دەکەینەوە. تەوەری دووەممان تایبەت دەبێت بە پرسی سربەخۆیی لە ڕووی یاساییەوە. هەنگاوەکان بۆ سربەخۆیی دەبێت چۆن بێت؟ ئایا دەکرێت بەبێ ریفراندۆم؟ ئایا دەکرێت بەبێ ریفراندۆم هەنگاو بۆ سربەخۆیی بەهاوێژرێت؟ ئایا دەکرێت بەبێ پەرلەمانی کوردستان بڕیار لەسەر سربەخۆیی بۆ هەرێمی کوردستان بدرێت؟ بۆ قسەکردن لەسەر ئەم پرسا بە شێوەیەکی ڕاستەوخۆ دکتۆر سیروان زەهاوی، پسپۆڕی یاسایی و ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق لەگەڵمانە. دکتۆر بەخێر بێت بۆ کوردستان 24. با لەوە دەست پێ بکەم، هەنگاوەکان بۆ پرۆژەی سربەخۆیی لە هەرێمی کوردستان لە ڕووی یاساییەوە دەبێت چۆن بێت؟ بەناوی خۆی گەورە میهرەبان، زۆر سپاس بۆ جەنابەت، سڵاوێنێرم بۆ هێزی پێشمەرگەی کوردستان، سڵاو بۆ جەماوەری بەشەرەفی کوردستان. داوای لێبوردنی شەکەم لە جەماوەری خۆمان کە بۆ ماوەیەک دابڕابووینیان بەڕاستی لەبەر زروفێکی شخصی کە ساڵێکە لە کەناڵەکان دابڕاوین، جارێکی ترەوە دێمەوە خزمەتیان، هیوادارم بە لوتفی خۆیان بمانبوورن لەو دابڕانە کە پێویست بوو لە ساحەی سیاسی کوردستان قسەی خۆمانمان هەبێ، بەڵام نەکرا. بەهەرحاڵ سەبارەت بە پرسیارەکەت، سربەخۆی نەکرد بۆ کوردستان، بۆ هەر میلەتێک مافێکی فەرەهم کراوە لە چارتی UN ئاماژەی پێکراوە بە سەراحەت و چەندین بڕیاری کۆمەڵی جەمعی بڵێن UN با بڵێن، هەروها مەجلیس ئەمن و کۆمەڵێک موسساتی تری سربەخۆ کە سەربەی UN لەم میانە بڕیاری ئەو تویان داوە. بڕیارێکی زۆر سەریح و سەحیح هەیە لە چارتی بڵێن لە UN کە دراوە، بڕیاری 637 لە ساڵ 1952. ئەم بڕیارە بە سەراحەت باس لەوە دەکات کە هەر میلەتێک مافی دەتوانێت بڕیار لە چارەنووسی خۆی بدات. ئیتر ئەوی چەند شێوازێکی هەیە، ینی خەڵک هەندێک جار هەندێک کەس بە شێوازێکی تەفسیری مافی چارەنووسەکان کە هەر سربەخۆییە، یعنی ئەوەش مەرج نییە، ینی دەکرێت میلەتێک بڕیار لە چارەنووسی خۆی بدا بە حکم ذاتی، ملەتێک بڕیار لە چارەنووسی خۆی بدا بە فیدرالی، ملەتێکی تر بە کۆن فیدرالی، ملەتێکی تر بە سربەخۆیی، ملەتێکی تر نەخێر بەتوانەوە و ڕۆشنە ناو وڵاتێکی تر. ینی ئەیش ئەزانی چۆن شێوازی زۆرە. سەبوون مە تو تەماشای ئەڵمانیا کە ئەڵمانیا شەرقی و غەربی کە یەکیان کردەوە بڕیارێن لە چارەنووسی خۆیاندا کە یەکیان کردەوە، مەسەلەن دەوڵەتی بەریتانیا جودا بوونەوە لە یەکێتی ئەوروپا، وانە ئەوەی کە بریتانیا مؤخرەن درا، ئەوەی جنوبی سوودان کە بڕیاریاندا کە لە سوودان جیابنەوە، ئەوەی یەکێتی سۆڤێت کە هەڵۆشێنراوە، ئەوەی یوغۆسلاڤیا جاران. ئەزانی شێوازی زۆرە بڕیاردان لە مافی چارەنووس، بڵێن شێوازی زۆر حتا لە کاتی نووسینەوەی دستوری کوردستان کە هێشتا دوو مادەی لێ نووسایەوە، بەڵام ئەکو لەبەر خلافەتی سیاسی مەوزوعەکە دواخرا بۆ کاتێکی نادیار کە هەتاوەکو ئێستاشە قایمە بەڕاستەخۆ ئاماژە بەوە کراوە کە میلەتی کورد دەتوانێت بڕیار لە چارەنووسی خۆی بدە. ئەمە بە تەوافقی هەموو لایەنە سیاسیەکانیش بڕیار لەسەر دراوە. حەزەکەم بزانی یعنی ئەم لجنە دستوریەی کە دروست بوو لە 2016 بە بڕیاری پەرلەمانی کوردستان کە نوێنەری هەموو لایەنە سیاسیەکانی تیابوو، ئەم بڕگەیش کە سەبارەت بە مافی چارەنووس بوو هەموو لایەنە سیاسیەکان بە ئیجماع دەنگیان لەسەرداوە کە میلەتی کورد بڕیار لە چارەنووسی خۆیدا لە ئایندەدا بەبێ ئەوەی تهدیدی هیچ ڕۆژە بکرێت، هیچ کاتێک بکرێت.
بۆیە مافی چارەنووس نەکەس خێرت پێەکان ئاوا لە UN هاتووە لە چارتی UN هاتووە دواتر پێش UNش حەزەکەم بزانی حتا لە اتفاقی سان فرانسیسکۆ پێش نووسینەوەی چارتی UN لە ساڵی 1946 حتا لە جارنامەی ئەمریکی ساڵ 1776 حتا دەتەوێت بڵێ ریفراندۆم سەرورە دەبێت ئەنجام بدرێت تەمەشا بکە ریفراندۆم کاکە کامران ریفراندۆم شتێکە مافی چارەنووسی شتێکە ئەنی ئێمە ئینسان ورد بێ لەو مۆزوع کە ئێمە یەکسان نین بەیەکەوە مافی چارەنووس وەسیلەیە بۆ ریفراندۆم بڵێن ریفراندۆم وەسیلەیە بۆ مافی چارەنووس یعنی مافی چارەنووس خۆی غایەیە بەڵام ریفراندۆم وەسیلەیە کە بەکاری دێنی بۆی ممارەسەی مافی چارەنووسی خۆی بکرێت بەبێ ریفراندۆم خەڵکی کوردستان بڕیار لەسەر چارەنووسی خۆی بدەن تەماشا بکە ئەڵە زانی چۆن پیاوی یاسا دەبێت هەتاوەکو نەس وەستاوە هەتا دەق وەستاوە نابێ قسەی معوەم بکە تێگەی چۆن قاعدەیەکمانەیە ئەڵێ لا اجتهاد في مورد النص واتە طالما نەسێکی قانونی هەیە نەسێکی دستوری هەبێ نەسێکی دەولی هەبێ ئەگەر ئەو نەسە هەبێ ئێمە ئەو نەسە ڕوونەکەینەوە ئەو دەقە ڕوونەکەینەوە ئەو تێکستە ڕوونەکەینەوە بەڵام ئەگەر دەق نەبوو ئەو وەختە اجتهاد دەکەین بەڵام ئەم مەوزوعە قابلەوە نییە اجتهادی تیا بکەم من ڕەئی خۆی پێ بڵێم چونکە دەقی صحیح هەیە تێکستێکی ڕاشکاو هەیە لە بڕیاری 637 نەتەوە یەکگرتوەکان لە ساڵ 1952 کە ئەم بڕیارە وەکو تەوزیح هێگاتووە بۆ بڕگەی مافی چارەنووس دەخەگەی بەم شێوەیە کە ئێستا وەت باسیەکەم باز لەوە دەکات ئەڵێ مافی چارەنووس پیادە دەکرێت ئەگەر هاتوو میلەت ئەو بڕیارە تەنها میلەت ئەو دەسەڵاتەی هەیە بە ڕێگا دیموکراسیەکان بە ڕێگا دیموکراسیەکان طبعاً میلەت یان نوێنەری میلەت یان مؤسساتی دستوری میلەت هەموو فقها متفقن لەسەر ڕاوەکردنی ئەم دقەی کە لە UN دەرچووە ساڵ 1952 کە دەکرێت میلەت بێ بە ڕاستەوخۆ یان بەران ڕاستەوخۆ ریفراندۆمە ناڕاستەوخۆ نوێنەرانی میلەتن پەرلەمانی کوردستان و پەرلەمانی کوردستان و سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی حکومەت ئەمانە زانی چۆنن کاکە کامەران هەندێک شتەیە تەماشا بکات هەندێک شت هەیە تەجەلیاتی پێوتێ تەجەلیات نازانم بە کوردیەکەی چی چۆنی ئەوەکەین یعنی بەشەیەکی زۆر زەحمەتت دۆزیەوە منش پێم ناکرێت من بۆ ڕوونیەکەمە بۆ جەماوەری بەشەریفی کوردستان ڕوونیەکەین هەندێک شت هەیە تەجەلیاتە خۆی نییە یعنی ڕنگدانەوەی ئەوە دەرکەوتنی ئەوە بەو شێوازە مەسەڵەن ئەڵێ فڵان کەس بە چەند شێوازێک تەجەلیەکە یعنی بۆ نمونە تەشبیه نەبێ ئەڵێن لە تەجەلیاتی خوای گەورە ئەم سروشتەیە کە ئەیبینی مەسەڵەن تەشبیه نەبێ بەو مەوزوعی کە باسی یعنی ڕنگدانەوەیە بۆیە تەجەلیاتی میلەت لەکوێ خۆیە بینێتەوە تەجەلیاتی میلەت لە ریفراندۆمە لە پەرلەمانە لە سەرۆکایەتی هەرێمە لە سەرۆکایەتی حکوومەتە ئەمانە تەجەلیاتی میلەتن بۆ لەبەرەوەی پەرلەمان نوێنەری میلەتە ریفراندۆم دەنگی میلەتە پەرلەمان دەنگێکی ناڕاستەوخۆ میلەتە نوێنەری میلەتە حکوومەت هەڵبژێدراوی جێگیری میلەتە باش بۆ بە شەرعیکردنی پرۆژەکە چونکە وەک دەزانرێتن پرۆژەیەکی گەورەیە و پێویستی بە متمانەی نێوەخۆی و نێودەوڵەتی شەیە بە تایبەت متمانەی نێودەوڵەتی کامە دامەزراوە زیاتر شەرعیترە کامە ڕێگە زیاتر ینی جدیتر دەبێتن بۆ ئەوەی متمانەکە بەدەست بێتن تەماشا بکە کاکابرا من لەمە شازای مشکلەیەکمە حتا لە محاضرات لەگەڵ لە زانکۆ ئەڵێمەوە لەگەڵ قوتابی خۆشەویستەکان مشکلەوەمانەیە کە باسی مۆزوعێکە کرێ ڕوین بۆ مۆزوعیتر لەبەرەوە هەموو شتەکان پێویستی بە شرۆڤەکردنەیە بەڕوونکردنەوە هەیە لێرە من پێشەوەی وەڵام پرسیارەکەت دەمەوە جارێ مەسەلەی شەرعیەت تەجزیە ناکرێ شەرعیەت تەجزیە ناکرێ ریفراندۆم زەڕورتر نابینی لە بڕیاری یعنی پەرلەمان یاخود ئەزانی چۆن ئەگەر سیقە هەبێ سیقە مەوزوعی سیقەیە ئەگەر سیقە هەبێ ئەگەر میلەت ئەگەم متەماسک بێ ئەحزابی سیاسی متەماسک بن یەکگرتوو بوون سیقە لە نێوانیان هەبێ بە بڕیارێکی سەرۆکایەتی هەرێم تو دەتوانی سەربەخۆبی ئەگەر سیقە نەبێ سەد ریفراندۆم بکە سەربەخۆ نابی چونکە پەرتەوازەی یەکدەنگینی یەکڕەنگینی یارێکی بۆ خۆیەتی تێگەی ئەو کاتە تو سەربەخۆ نابی واتە شەرعیەت تەجزیە ناکرێ تێگەی ئەوە سیقەیە دیفینیشنی شەرعیەتە تێگەی چۆن دیفینیشنی شەرعیەت سیقەیە سیقەش نە سیقە و نە شەرعیەتیش تەجزیە ناکرێ یعنی بۆ نمونە تۆ ناکرێت بڵێ مەسەلەن
ریفراندۆم شەرعیترە لە پەرلەمان بۆ بڕیاردان لە چارەنووس یا پەرلەمان شەرعیترە لە سەرۆکایەتی هێرێم بۆ بڕیاردان لە چارەنووسی خۆت ئەمە ناکرێت چونکە سیقە یەک سیقەیە شەرعیەتیش یەک شەرعیەتە بەڵام ئەمێنێتەوە ئێمە چەند بڕوامان بە یەکتری هەیە چەند تەبان لە ناوخۆمان چەند یەک دەنگین چەند یەک ڕەنگین چەند متمانەمان بە یەکتری هەیە ئەو وەختە ئەگەر ئێمە میتمانەمان بە یەکتر هەبوو بالنەتیجە مەسەڵەی سەرۆکی هێرێم 170 دەنگی خەڵکی بەدەستێنەوە مەسەلەن بالنەتیجە هەر بڕیارێک ئەو سەرۆکایەتی بدە بڕیاری میلەتە لە سەرۆکایەتی یەکێکە لە تەجەلیاتی میلەت بەڵام ئەگەر لە من بپرسی کامنیان ئێستا باشترە بیکەین نەک شەرعیترە من ئەڵێم ڕاپرسی دەنگی میلەت بۆەوەی کەس دەنگی هەموو کەسێک ڕاوەی دەنگی خۆی بکە کەواتە ینی باشترین بژاردە بۆ مەسەلەی پرۆژەی سربەخۆی دەبێ ڕاپرسی بەڕێی من باشترین بژاردە ڕاپرسیە بەڵام معنایەوە نیە شەرعیترین بژاردێ یان مەشروعترین بژاردێ هەمووی شەرعی هەمووی مەشروعە زۆر باشە پێشتر ئێوە لە دیدارێکتان بەر لە ساڵێک لە دیدارێکتان باستان لەوە کرد کە هیچ بڕیارێک بەبێ سازان شەرعی نابێت پێتان وایە پرۆژەی سربەخۆیش بە هەمان شێوە ببێت دەبەشا بکە ئەزانی چۆنە مەوزوعی سازان ئێستا وەکو عرفێکی لێ هات لەو شتانەی کە ڕەهەندی نیشتیمانیان هەیە لەو یاسانەی کە ڕەهەندی نیشتیمانیان هەیە لەو پرسانەی کە ڕەهەندی نیشتیمانیان هەیە وەکو عرفێکی لێ هات وەکو سەوابقی لێ هات ئێستا بریتانیا دستوری نییە بەڵام سەوابقیە لەسەر یاڕوا پێشینەی لەسەر ینی عرافیە عراف نەریتیە دابوونەریتەیە پێشینە یاسایەکانی هەیە بەڵام دەستوریشی نییە یەکێکە لە وڵاتە عوزماکانی دنیاش ئێمەش لە کوردستانە شتێک پەیدا بووە پێوترێ نەریتێک یاخود پێشینەی پیادەکردنی کۆمەڵێک ڕێکار یەکێک لەو پێشینەنە سازانە وشەی سازان پیادەکردنی لەو دەستی پێکرد لە خۆپیشاندانەکانی هەفتەی شوباتەوە دەستی پێکرد ینی بەزەقی باز لەوە کرا کە بڕیار درا کە ئەو یاسایانەی ئەو پرسانەی کە ڕەهەندی نیشتیمانیان هەیە پەرلەمان بڕیاریدا کە دەبێ بە سازان بێ یەکێک لەو پرسانش کە ڕەهەندی نیشتیمانیە بەڵکو چەقی ئەو پرسانش پرسی سەر بەخۆیە لە هەمووی گرنگترە یەکەی هەروها و یاسانەی کە تابعی سیادی هەیە تابعی نیشتیمانی هەیە مۆرکی نیشتیمانی هەیە دەبێت بە ڕەهەندی بڵێن بە سازان بکرێت بۆ نمونە ئەگە لە بیرت بێ لە پێش ئەوەیشە تەنانەت یاسایی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان پێش دروستکردنی من لە بیرمە وەکو ئێستا کە کاتی خۆی بەڕێزان لە بزوتنەوەی گۆڕان ئۆپۆزیسیۆن بوون لەناو دەسەڵات نەبوون یەکەی جارێ لەناو دەسەڵات نەبوون جارێ بڕیارەکەی پەرلەمانیش دەرنەچوو کە باز لە سازانی نیشتیمانی ئەکا لە پرسە ڕەهەندە نیشتیمانیەکان ئەوە بوو کە یاساگە دەرچوو پارتیۆکێتی بە زۆرینە دەریان کرد یاسای کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان یەکێک لەو فەقەرانە یەکێک لەو بڕگانەی کە خلافی لەسەر بوو برادران لە بزوتنەوەی گۆڕان یانوت دەبێت بە سازان ستاوی بە کۆمیسیۆن دابنێ دەستەی باڵا پارتیۆکێتی یانوت بە زۆرینە یا زۆرینە دوو لەسەر سێ سەرۆکی هێرێم یاساگەی نەقص کردەوە گەڕاندیەوە لە بەرژەوەندی بزوتنەوەی گۆڕان کە بنەتیجە لە جەنابی سەرۆک قەنەعاتی وا بوو کە ئەمە لە بەرژەوەندی گەلی کووردە بەو نەسە جەنابی سەرۆگوتی وتی بە سازان داینن بۆ پێتان ناکرێت لەم هەموو کوردستانە 11 کەس دانن بە سازان واتە بۆ لەبەرەوە کۆمیسیۆنی باڵا یاسایەک بۆ ڕەهەندی نیشتیمانی هەبوو ئەوە بوو جەنابی سەرۆک گەڕاندیەوە لەبەرەوەی ڕەهەندی نیشتیمانی هەیە با گۆڕانیش ئۆپۆزیسیۆن بێ بەڵام لەبەرەوە پرسەگە ڕەهەندی نیشتیمانی هەیە حەزی کرد بە ئەجماع دابردێ بۆیە ئەو نەریتە دروست بووە بڵێ بۆ ڕیفراندۆم بەڕێی من دەبێ سازان هەبێت کەواتە بەبێ یەک ڕێزینی و ماڵی کورد ناکرێتن پرۆژەی سربەخۆیی سەرکەوتوو نابێ یاخود ئەنجام نادرێت نە ئەویش فەرق ئەو مشکلەکەی ئەوەیە من زۆر جەدەلیم لەو مۆزوعانە ئەزانی ئەویش فەرقە ئەمما مەسەلەی دەزانی من باشتر با وێنەی بکەم ینی باسی لێوە بکەم ڕوونکردنەوە بدەم لەسەر ئەو پرسە ینی بۆ نمونە بمانەوە نەمانەوە ئێستا تا ڕادەیەک دوو ئیدارەی هەیە لە هەرێمی کوردستان پەرلەمان پەکەی کەوتووە سەرۆکی هەرێمی کوردستان لەلایەن هەندێک پارتەوە وەکو سەرۆکی هەرێم قبول ناکرێتن چێ ئەو بڕیارە دەدات بۆ ڕاپرسی بێگومانە بێ میلەت بڕیار بدا چۆن دەبێ ڕیفراندۆم بکرێ بڕیاری ڕیفراندۆمەکە بڕیاری ڕیفراندۆم بێگومان بەڕێی من دەبێت تەمان سەرۆکی هێرێم دەتوانیەوە بکە بەڵام لەگەڵ ئەو ملاحەزاتانەی کە جەنابەت باس کرد کە من تێدەگەم یعنی مەبەستی چییە خەڵکی نوخبەش لە جەواهەری بە شەریفی کوردستان تێدەگات مۆزوعەکە چێ بۆی بەلاڕێی نەبین بەڕێی من ئێستا پێویست دەکات تەوافقێکی سیاسی سازانێکی سیاسی بکرێت دەبێت لجنەیەکی باڵا دروست بکرێت بۆ ئامادەکردن بۆ ڕیفراندۆم پێم وابێ
خودی جەنابی سەرۆک ئاماژەی بۆ کرد کە لجنەیەکی بۆ شێوە دروست بکرێت سەردانی دەوڵەتە دەراوسەکان بکرێت سەردانی عێراق بکرێت لایەنە سیاسەکان هەمووی ئەندام بنتیایە بە یەکەوە بڕیار بدەن لەوەی کە ڕیفراندۆم بکرێت بە تەسەوری من دەبێت لجنەیەکی باڵا دروست بکرێت ئەم لجنەیە لە نێوان هەموو لایەنە سیاسەکان ئەندام بنتیایە هەرێکی بە گوێرەی سەنگی خۆی یاخود بە گوێرەی سەنگیش نەبێت بە متەساویش بێت کارێکی زۆر تەبیعیە. ئێوە پسپۆڕن لە ڕووی یاساییەوە ئایا بڕیارەکانی سەرۆکی هەرێمی کوردستان لەو چوارچێوەدا یاسایی نابن بۆ ئەنجامدانی بۆ ڕاگەاندنی ڕاپرسی؟ ئەگەر لە من بپرسی وەکو پیاوێکی یاسایی سەرۆکی هێرێم لای من سەرۆکێکی شەرعیە مەشروعیشە چونکە لە کۆتاییدا کە لایەنە سیاسیەکان و پەرلەمان نەگەیشتە نەتیجە ئەنجومەنی شورای هێرێم بڕیارێکی دەرکرد لەژێر ڕۆژنایی ئەو بڕیارەی کە ئەنجومەنی شورای هێرێم موسسەیەکی قانونیە لە وڵاتی ئێمە بڕیارێکی داوە هەتاوەکو سەرۆکی نوێ بۆ ئەم وڵاتە هەڵەبژێرن ئەم سەرۆکە بەردەوامە بێت لە پۆستەکەی خۆیان بۆیە هەتاوەکو سەرۆکی نوێ هەڵەبژێرێت بۆ ئەم وڵاتە خۆ نابێ ئیشەکانی سەرۆکایەتی هێرێم ڕابوەستێ یەکێک لەو ئیشانەیش ئەگەر بانگەشە بک بۆ ڕاپرسی دەبێت قبول بکرێت واضحش ئەگەر لایەنە سیاسیەکان تەبابن قبول یەکەن بەڵام ئەگەر لایەنە سیاسیەکان تەبانە بن ئەو وەختە ئشکالیت دروستەکرێت و محاجەجە دروستە بێ بۆ ئەوەی کە ئایا سەرۆک شەرعیە و شەرعی نییە ئەمما ئەگەر لایەنە سیاسیەکان متفق بن هیچ مشکلی بەڵام ئەگەر گریمان ینی وەکو جەنابەت باسی لەوە دەکەیت سەرۆکێکی شەرعیە و پێشەڵکردنی بڕیاری ئەوش بە پێشەڵکردنێک لە قەڵەم دەرێت بەڵام ئێمە خاوەن دەستور نین ئەو پێشەڵکاریە یاساییە بە چ دەقێک پێشەڵکاری دەکرێت ئەزانی چۆنە تەمەشا بکە بریتانیاش خاوەن دەستور نیە ئیسرائیلیش خاوەن دەستور نییە دەستور ئەگەر غائب بێ کۆمەڵێک یاسا هەیە حسابی دەستوری بۆ کرێ پێیان ئەوترێ بە عەرەبی قوانین ذاتە طابع دەستوری وەکو یاسای سەرۆکایەتی هێرێم یاسای سەرۆکایەتی هێرێم یا سەرۆکایەتی هێرێم باسی تەماتە و خەیار و زەیتون ناکە باسی سیستەمی حکومەکە وایە ئەی شتێک باسی سیستەمی حکوم بکە یاسای دەستورە مۆرکی دەستوری هەیە مەسەلەن یاسای ئەنجومەنی وەزیران یاسای ئەنجومەنی وەزیران خۆ باسی ژن بە ژن ناکە یا خۆ باسی زەواج و تەلاق ناکە خۆ باسی نەفەقە ناکە باسی حکومەکە باسی حکوومەتەکە یاسای پەرلەمان بە هەمان شێوە ئەمانە یاسایشن دەستور نین بەڵام باسی شتی دەستوریەکەن خۆی دەستور چییە؟ ئەو یاسایانە لە خۆی ئەگرێ ئەو دقانە لە خۆی ئەگرێ کە باسی سیستمی حکومڕانیەکەن ئەی سەرۆکایەتی هێرێم زائیدەن سەرۆکایەتی حکومەت زائیدەن پەرلەمان ئەمە حکومڕانیە لە هێرێم شتی تر نین لە دەرەوەی حکومڕانی بۆیە حتا لە غیابی دەستور ئەم یاسایانە بە یاسای دەستوری لە قەڵەمە زۆر باشە بعد دوا پرسیارم ئەوە بیبرادەران پێم دەڵێن کاتمان نەماوە بەڵام من هەر ئەو پرسیارە دەکەم ینی کاتشکەم بوو پێ دوایە حکوومەتی عێراق بتوانێت ڕێگری بکات لە پرۆژەی سربەخۆی و ڕاپرسی لە هەرێمی کوردستان لە ڕووی قانونیەوە ئەگەر بە کورت نەخێر بە پێی قانونی دەولی و بە پێی چارتی UN بە پێی هەموو ئەو اتفاقیانەی کە بووە پێشتر چ لە جارنامەی ئەمریکی و جارنامەی فەرەنسی و جارنامەی گردردونی مافی مرۆڤ هەموو دنیا متفقن لەسەرەوە کە مافی چارەنووس مافێک هەموو میلەتێ دەتوانێت ڕاوی بکات لە ئاستی خارجیە لە ئاستی خارجی بە معنەوەی دەوڵەتی خۆت بڵین استقلالی پێوەرگری سربەخۆی پێوەرگری بەڵام بالمناسبە هەر پێشەوەی بەرنامەکە تەواو بکرێت لە ئاستی ناوخۆیشە دەکرێت مافی چارەنووس پەراوە بکرێت بەوەی کە تو چه حکمڕانیەک دەوێت سیستمی پەرلەمانی دەوێت سەرۆکایەتی دەوێت چیت دەوێت ئەوەیشە چونکە ڕیفراندۆم کە ڕیفراندۆم لەسەر دەستور ئەکرێ بۆچی ئەکرێ بۆ ئەوەی بزانی سیستمی حکمڕانیەکە چییە حکوومەتەکەت چۆنە پەرلەمانەکەت چۆنە وە لە ئاستی ناوخۆیی لە ئاستی دەرەکیشە کە ڕیفراندۆمەکەی بۆ ئەوی بیتە سربەخۆیە یاخود هەر شێوازێکی تری حکمڕانی هەڵبژێری وەکو کۆنفدرالیە هەر شتێکی تر نەخێن نە عێراق نە غەیری عێراق ناتوانێت هیچ ڕێگری خەڵکی هەرێمی کوردستانە و بەهیوان لە ئایندەشدا خەڵکی کوردستان بڕیاری خۆی بدات دکتۆر سیروان زەهاوی سپۆری یاسایی و ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق زۆر سوپاست دەکەین بینەرانی بەڕێز زۆر سوپاس بۆ ئێوەش کە کاتی خۆتان بەیەمەدا